لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا یاسایەک نییە بۆ دادگاییکردنی ئەو کۆمپانیا و کارگە و گروپانەی کە لەسەر ئاستی نێودەوڵەتی پێکاتە سەرەتایەکانی دروستکردنی چەکی کیمیاویان بە عێراق فرۆشتووە. لە ئێستادا کۆمەڵەی قوربانیانی چەکی کیمیاوی و گروپی دادوەری کوردستان پێکەوە ڕەشنووسێکی یاساییان ئامادە کردووە. ڕادەستی نووسینگەی پەرلەمانی کوردستانیان لە هەڵەبجە کرد تاوەک پرۆژە یاسایەک لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی بۆ بکرێت و بکرێتە یاسایەکی جێگیر و دادگای تاوانبارانی پێ بکرێت. بەڕاستی بۆ ئێمە بۆ هەرێمی کوردستان بۆ قوربانیەکان ئەبێتە جێگەی پرسیار کە تۆ لە دەرەوە داوای قەرەبوو ئەوکەی، بەڵام لە ناو هەرێمی کوردستان هیچ یاسایەک نییە مافی تۆ بپارێزێ یا بە یاسایی بکرێ. بۆیە ئێمەش دوجار ناچار گەڕاینەوە بۆ داڕشتنی سیغەیەکی یاسایی کە بتوانێت ئەو فەراغەی ئێرە و لە دەرەوەش اعتباری پێ بکرێت پڕ بکرێتەوە. بەڵام بەداخەوە ئێمە ماوەیەکی زۆرە و ئەم پرۆژە یاسامان تەقدیم بە سەرۆکایەتی پەرلەمان کرد بەهۆی ئەو بارودۆخەی کە پەرلەمان پێیان تێپەڕی نەتوانرا بخرێتە بواری جێبەجێکردنەوە. ئەمڕۆژ ئێمە بۆیە پەنامان هێناوەتە نووسینگەی پەرلەمان لە پارێزگای هەڵەبجە بتوانێت هەوڵێکی جدی بداوە ئەو فەراغە یاسایی کە بۆ کەیسەکانی ئێمە دروست بێ لە ڕێگەی دەرکردنی یاساییەوە پڕەکرێتەوە. گروپی دادوەری کوردستان و دادوەری جیهانی لە ئەنجامی نەبوونی یاسایەک بۆ دادگایکردنی تاوانباران لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان و لە خەمی نەفەوتانی مافی قوربانیانی هەڵەبجەدا پەنیان بۆ دەرکردنی ئەم پرۆژە یاسایە بردووە. ئەم پرۆژە یاسایە یاسای هەرێمی کوردستان ئەگەیەنێتە ئاستی یاسای ئەوروپایی. یعنی ئێمە ئەو تشتامان بۆ بۆشاییە کە پڕمان کردووە هەر کێسێکمان لێرە تەحویل بکرێتە بۆ هەر دادگایەکی ئەوروپی کە بیبینە ستاندەرێکی ئەوروپیە جیهانیە یەکسەر وەرەگیرێ. یاساکانی ئەوروپا هەندێک ماوادی هینی ئەو بۆشایشی پڕ نەکردووە. اینجا لە کاتی دادگاکردنی ئەو کۆمپانیایە کە دەستیان هەبوو لە پەرەپێدان و دروستکردنی چەکی کیمیاوی ڕژێمی عێراق ئەگەڕێنەوە بۆ قانون یاسای حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان. ئەو کاتەکە ئەو بۆشایش لێرەش هەبێ واتە مافی ئەو قوربانیەکان ئەفەوتیە. اینجا لەسەر ئەوەیە ئێمە هەوڵ دەین لێرە ئەو بۆشایە پڕ بکرێت بۆیە بتوانین ئێمە مافی قوربانەکان بێنین. نووسینگەی هەڵەبجەی پەرلەمانی کوردستانیش ئەوە دوو پاتەکەنەوە لە نزیکترین کاتدا پرۆژە یاساکە بخەنە ناو کارنامەی دانیشتنەکانی پەرلەمانی کوردستانەوە. ئەم جەلسەیە من تاوان سبێنی ڕۆمە ناو پەرلەمان واژەی بۆ کۆکەمەوە لە هەفتەی داهاتوو گەر جەلسە هەبێ من هەوڵدەم بخرێتە بەرنامەی کار و خوێندنەوەی بۆ کرا تاوان تریان بە لیژنەت پەیوەنددارەکان ئەوان کاری لەسەرەکەن و بۆی خوێندنەوەی دووەمیشی بۆ بکرێت. ڕەشنووسی پرۆژە یاساکە بۆ دادگایکردنی ئەو کۆمپانیا بیانیانەی کە پێکاتەی سەرەتایەکانی چەکی کیمیاویان بە عێراق فرۆشتووە لە 16 مادە پێکاتووە. بەوتەی شارەزایانی بواری یاسایی بە دەرچوونی ئەم پرۆژە یاسایە هەرێمی کوردستان لە ڕووی یاسایی دادوەریەوە دەچێتە ئاستی یاسا دادگا نێودەوڵەتیەکان ڕێگرە بێت لە فەوتانی مافی قوربانیانی جینۆسایدی گەلی کورد لە باشووری کوردستان. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.